سیانزەی پێنجە ڕۆژە بوو کە بە یەکەم ڕۆژی ڕاپەڕینی دانیشتوانی هەڵەبجە و دەوروبەری دێت کە لە ساڵی 1970 دژ بە ڕژێمەکەی سەدام ئەنجامیاندا. سەرەتای ڕاپەڕینەکەش سەر لە بەیانی هەمان ڕۆژ لە مزگەوتەکانی سەی سادقەوە دەستی پێکرد و دوای نیوەڕۆکەشی بەرفراوانی بەخۆیەوە بینی بەرەو شاری هەڵەبجە و دواتریش ناحی خوورماڵ. هاوڵاتیانی هەڵەبجە لەو ڕۆژەدا بە جۆش و خرۆشەوە ڕژانە نێو شەقامەکانی شارەکەیان و هێزەکانی ڕژێمی بەعەسیش بە زەبری هێز و بەکارهێنانی فڕۆکە و تانک و زرێپۆش کەوتنەوێزەی هاوڵاتیانی ئەو شارە و بە سەدان هاوڵاتی لێ شەهید و بریندارکردن. بەشێکیش لە هاوڵاتیانی سڤیل زیندە بەچاڵ کران و تا ئێستاش تەرمی بەشێک لەو هاوڵاتیانە نەدۆزراونەتەوە. بناماڵەی شەهیدانیش گلەی و گازندە لە حکوومەتی هەرێم دەکەن. ئەپێچانە ئەم ناسیحە ئان و حەرەکەی بۆیان لێ ئەدا ئینجا کە معاشان لە هەوڵە 200 دینار معاشمان بوو معاشەکان بین بین ئەبڕین دەی بەهۆی چیوە ئەیبڕن وەڵا کورتان حەرەکەیە ئەمە ئێهمالمان کرد هیچی وان دوای ئەوە دڵشاد پۆلیس و ئەو گلیانمە هەیە لە حکومەت دڵشاد ئاشایس بوو لە ئاشایس و 2 ساڵ لە مەزارەکە ئاشای و پێچیانە ئەوی تۆش حەرەکەی ئەمە لێ زۆریان پێ هاورد بووە لای خۆشیەوە بەڕێوەبەری دەستگای شەهیدان و ئەنفەرکراوەکانی هەڵەبجە ئەوەی ڕاگەیان هەوڵ دەدەن مەزارێک بۆ ئەو شەهیدانە دروست بکەن. ئێمە وەک بەڕێوەبەرەتی شەهیدان ساڵانە ئەم یادەوە ئەکەین کە وەک وەزارەتی شەهیدان ئەم یادە بەرز ڕائەگرین و درێژەی پێ ئەدەین و هەوڵ ئەدەین ساڵانە جوانتر و باشتری بکەین و بۆ ئەو مەبەستە جیداریش دروست ئەەکەین بۆ شەهیدانی هەڵەبجە و بۆ شەهیدانی خوورماڵ کە دەرخستەی بۆ کراوە و ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکا وا بکەین کە بودجە پەسەند کرا ئەو جدارانش دروست بکرێت و ساڵانە جەماوەری ناوچەکە بچێتەوە و تاجەگوڵی لەسەر دابنێت. کردنی یادەکان لەلایەن حیزبی دەسەڵاتدار و پشتگوێخستنی هاوڵاتیانی شۆڕژگێر و بەکارهێنانی بنەماڵەی شەهیدان بۆ بەرژەوەندی حیزبی زۆرێک لە هاوڵاتیانی و بنەماڵەی شەهیدانی نیگەران کردووە و بنەماڵەی شەهیدانیش داوا دەکەن موچەکانیان بۆ هەڕەشەکردن لە خۆیان لەلایەن حیزبی دەسەڵاتدارەوە بەکار نێنرێت.